بەناوی خۆی گەورە و میهرەبان، مامۆستایانی بەڕێز، قوتابیانی خۆشەویست، پیرۆزبایی ساڵێکی نوێی خوێندن لە ئێوە خۆشەویست دەکەم و زۆر خوشحاڵم کە جارێکی تر وەڵەکانی خوێندن بەڕێوەی قوتابیاندا کراونەتەوە. بەداخەوە لە ماوەی ڕابردوو بەهۆی بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا پرۆسەی خوێندن وەکو پێویست نەیتوانی بە شێوەیەکی ئاسایی بەردەوام بێت، بەڵام نەشوەستە. لێرەدا جێخوێتی من سوپاسێکی بێپایانی مامۆستایانی خۆشەویست بکەم کە سەرەڕای ئەم دۆخە نالەبارەی تەندروستی و ئابووری، بەڵام هەموو هەوڵێکیاندا بۆ ئەوەی پرۆسەی خوێندن بەردەوام بێت و تحملێکی زۆریان کرد و سوپاسێکی زۆری بەڕێز وەزیری پەروەردە و هەموو ستافی کەرتی پەروەردە دەکەم کە هەوڵی بێوچانیاندا بۆ ئەوەی بە شێوازی جیاواز پرۆسەی خوێندن بەردەوام بێت. هەروەک دەزانن هەوڵێکی زۆریاندا بۆ ئەوەی بە شێوەی ئەلکترۆنی خوێندن بەردەوام بێت کە ئەمەش شێوازێکی زۆر پێشکەوتوو بوو بە بەراوردکردن بە هەموو سیستەمەکانی تری ناوچەکەش و توانیان ئیوانە دروست بکەن کە ئەمەش وای کرد قوتابیان بتوانن بە شێوەیەکی ئەلکترۆنی بەردەوامی بە خوێندنی خۆیان بدەن. ڕاستە ئەم دۆخە سەختەی کە بەسەرماندا تێپەڕی کێشە و گرفتی زۆری هێنایە ئەراوە، بەڵام خوشحاڵم کە دەبینین جارێکی تر قوتابخانەکان دەکرێنەوە و قوتابیا خۆشەویستەکانمان دەتوانن بگەڕێنەوە بە هۆڵی خوێندن. ئێمە هەوڵێکی زۆرمان داوە بۆ ئەوەی گرنگیەکی زۆر بە کەرتی پەروەردە بدەین. بەداخەوە لەبەر ئەم هەموو کێشە و گرفتانەی کە ڕوبەڕووی هەرێم بوونەوە، چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی تەندروستیەوە، وەکو پێویست نەمانتوانیەوە ئەوەی لە بەرنامەی ئێمەدا بووە جێبەجێ بکەین، بەڵام هیوادارم بتوانین لە قۆناغەکانی داهاتوودا گرنگیەکی زیاتر بە پەروەردە بدەین. سەرەڕای ئەوەش ئێمە درێغیمان نەکردووە لەوەی کە بۆ تەرخانکردنی بڕەپارەی پێویست لە نوژەنکردنەوەی قوتابخانەکانیان لە دابینکردنی کەرەستەی خوێندن بۆ قوتابیەکان لەگەڵ وەزارەتی پەروەردە بەردەوام لەسەر خەت بووین. ئێمە توانیمانە شتێکی وا بکەین کە هیچ نەبێ ئەو قوتابیانەی کە لە خوێندن دابڕان زیاتر لە 13,000 قوتابی بگەڕێنەوە بۆ خوێندن و هیوامان وایە کە هیچ قوتابیەک دانەبڕێت و هەمویان بتوانن فرسەتی ئەویان هەبێت درێژە بە خوێندنی خۆیان بدەن. لە نوژەنکردنەوەی قوتابخانەکان چەندین قوتابخانە نوژەن کراونەتەوە و هەندێکی نوێژ دروست کراون. لە ئاوادانکردنی کوردستان ئێمە وەکو پێشمەرج داوامان کردووە هەر کۆمەڵگەیەکی بڵێم سەکەنی یان نیشتەجێبوون کە دروست دەکرێت پێویستە قوتابخانەیەکی نوێشی لەگەڵ دروست بکرێت. ئومێدمان وایە بتوانین قوتابخانە لەسەر بنەمایەکی پێشکەوتوو دروست بکەین. پەروەردە سیمای ئایندەی وڵاتەکەمان دەستنیشان دەکات. ئێمە هەوڵی ئەوە دەدەین بۆ ئەوەی قوتابیە خۆشەویستەکانی ئێمە بە باشترین شێوە پەروەردە بکرێن، بۆ ئەوەی ئێمە لە داهاتوودا نەوەیەکی تەندروست و نیشتیمان دۆست و ژینگە دۆستمان هەبێت. ئێوەی خۆشەویست ئایندەی گەلەکەمانن. ئێوە بە پەروەردەی چاک، بە زانستی چاک، بە خۆشەویستی بۆ وڵات، بە خۆشەویستی بۆ یەکتر دەتوانن وڵاتێکی بەهێزتر و ئاوادانترمان بۆ بنیاد بنێن. دەتوانن ڕوبەڕووی گەندەڵی ببنەوە، دەتوانن ڕوبەڕووی هەموو تەحەدیات ببنەوە کە لە داهاتوودا وڵاتەکەمان ڕوبەڕوویان دەبێتەوە. بەڕێزان خۆشەویستان، هیوادارم ئێوە گرنگیەکی زۆر بە خوێندن بدەن، چونکە خوێندن بنەمای پێشخستنی وڵاتەکەمانە. ئێمە من جارێکی تریش دەڵێم سوپاسی مامۆستا بەڕێزەکان دەکەم کە تحملێکی یەکجار زۆریان هەبوو، ڕێز و پێزانینم هەیە بۆ هەموو مامۆستایان لە سەرتاسەری کوردستان و هیوادارم بەردەوام بن لەوەی کە ئەم ساڵ بە شێوەیەکی ئاسایی خوێندن بەردەوام بێت. بەڵام لێرەشدا پێویستە هەموو شتان پابەندی ڕێنماکانی تەندروستی بن، خۆتان بپارێزن و داوا لە مامۆستایان دەکەم کە
ڤاکسین وەربگرن بۆ پاراستنی خۆیان و پاراستنی مناڵە خۆشەویستەکانمان. داوایەکیشم لە نوێنەرانی داهاتووی هەرێمی کوردستان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەیە کە لەوێ داکۆکیکاری هەموو داخواز و ئەو شتانە بن کە کوردستان پێویستی پێیەتی. ئەبێ مافەکانی هەرێمی کوردستان پارێزراو بن و گرنگیەکی زۆر بە کەرتی پەروەردە بدەن بۆ ئەوەی بتوانە لە ئاستی فدرالیش ئەو هاوکاری و پشتیوانیی پێویستە دابینی بکەن. لێرەدا من جارێکی تر سپاسی خۆراگری ئێوە دەکەم، سپاسی خۆراگری مامۆستایان دەکەم و هیوادارم قوتابیان هەمووتان سەرکەوتوو بن، ساڵێکی خۆشتان لە پێش بێت، هەمووتان لەوانەکانی خۆتان ئینشەڵڵا سەر دەکەون، دەستخۆشیتان لێ دەکەم. من لێرەدا داوا لە ئێوەی بەڕێز دەکەم بەیەکەوە بە خێرهاتنی بنەماڵەی شەهیدی ئاڵا کاکە ئیبراهیم ناسر بکەین کە لێرە وەستاون و هاتنی ئێمە بۆ ئەم قوتابخانە وەفایەک بووە و ڕێز و پێزانین بووە بۆ ئەم شەهیدە سەربەرزە کە لەلایەن جەنابی سەرۆک بارزانیەوە وەکو شەهیدی ئاڵا پێناسەکرا. بۆیش من داوا دەکەم کە هەردوو عزیزی خۆشەویست ئێوارەخان و کاکە ئێوار ئاوێر بەیەکەوە لەگەڵم بەشدار بن لە لێدانی زەنگی ئەم ساڵی خوێندن. سپاستان دەکەم.